لە هەڤنەکردنا پێنج ئالیەن سیاسی لە سەرپرسا سەرۆکاتیا هەرێمێ داوی بە جوینێن پێنج ئالی و چارقۆڵی ئانی ویاگۆ پرسên سیاسی زێدەتر ئالۆز کریە ڕێگریکردن بوو ژە چوونە سەرۆکێ پەرلەمان ji بۆ هەولێرê û دۆرخستنا وەزیرên گۆڕان ji hikûmetê herçende beşek ji aliyan di bizava asayîkirina rewşê de ne lê tevgera goran bê fermî ragihand heya serokê perleman û wezîrên wê venegerin perleman û hikûmetê behsa civînan nake. پێش هەچ کۆبوونەوەیەک یا هەر ئەبێ پەرلەمان بگەڕێتەوە شوێنی خۆی دکتۆری یوسف وەکو سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە وەزیرەکانمان کە بە دەنگی جەماوەر هەڵبژێراون و نوێنەرایەتی گۆڕانەکەن لە ناو حکوومەتی هەرێمە بگەڕێنەوە و ئەنجومەنێکی وەزیرانی ڕاستەقینە دروست ببێت کە خۆیان لە ناوخۆیانە بڕیار بدەن و بە بڕیاری مەکتەبی سیاسی هیچ لایەک ئیجرات نەکەن ئەو وەختە ئەمانە زۆر زەروریە ببێت ئەتر ئەو وەختا توانین باسی مەسەلەکانی تر بکەین. یەکێتیان نیشتیمانە کوردستانی گۆجوودا دەگەل گۆران و پارتیدا جڤیا و بە سێعالیژی دەگەل یەکگرت و کۆمەڵدە جڤیا هێناژی لە سەرڤێ پرسێ خۆ نیشانەدایە کا پشتەوانیا گۆڕان دکێ یانژی پارتی لێ ئەوژی ئامادەیی جوینە ئالیانە. ویستە بەرپرسیارەتی مێژووی کە لەسەر شانی هەموو سەرکردە سیاسەکانە لەسەر شانی هەموو حیزبە سیاسەکانە کە هەمومان باس لەوەکەین قۆناغەکە قۆناغێکی هەستیارە قۆناغێکی گرنگە قۆناغێکە کە پێویستە بە بەرنامە و استراتیجێمە بیخێنە خزمەتی میلەتەکەمانەوە بۆیە تاکی لەوەکەینەوە ڕێگا چارە گفتوگۆ و دانیشتنی دیالۆکە و ئێمە ژۆکۆیەتی نیشتیمانی کوردستان ئامادەین بۆ کۆبوونەوەکان لەگەڵ هەموو لایەنەکانە. هەڤرێکیان سیاسی دژوار دناوبەرە پارتی و گۆڕاندە دەرکەتنە و هەردوو ئالی ئامادەنینن دگەل یەکدا بجوین لێ ئالیێن دن بەحسا جوینێ دکن محەممەد فەرەج ئەمیندارێک گشتی یەگرتووە ئەسلامی ئامادەیە حەزبا خۆنیشانداش بۆ کۆمکردنە ئالیان لێ هێناژی ئاسوێ vê ئامادەیە نەدیارن ji ber ku sê alî ئامادەی civînê bibin newek wê got bizav bidin herdû aliyên partî û goran razî bikin lê ser yek mêzê bicivin.